شوێنی فڕێدانی زبڵ و خۆڵ و خاشاکە لە سۆران. ئێرە پاشماوەی زبڵ و خۆڵ و خاشاکی 4 قەزا و 14 ناحیە سنوورەکە کۆ دەکرێتەوە. بە پێو گرێبەستەی لە ساڵی 2010 کراوە لە نێوان حکوومەتی هەرێم و ئەو کۆمپانیایە دوای 3 مانگ لە دەستپێکی کارەکانیان کارگەیەکی ڕیسایکلین بۆ لێکجیاکردنەوەی پاشماوەکان لێرە دروست بکرێت. بەڵام دوای 10 ساڵ لە کارکردنی کۆمپانیا بەو شێوە ناتەندروستە زۆرجار دەسووتێندرێ و یاخود ژێرگەڵ دەکرێت. کێشەی کۆکردنەوەی زبل و خاشاکێ هەی و هەتا تەختیە و داپۆشینیشی گرفتەکە بۆمە. ئەو ساڵ گرێبەستی کۆمپانیای تەواو بوو لە مانگی 3 کۆتایی پێهات. تەبیعی گرێبەستەکە دیسان نوێ کراوە بۆ چاوەڕوانی تەمویل بکرێت لەلایەن وزارە مالیە پارەی بۆ تەخسیس بکرێت تا ئەو کاتەش لەبەر مەشاکیلی دارایی و ئەوانە نەتوانراوە پارەی پێویستیان بۆ تەرخان. پێویستیمان بە کارگەیەکی ڕێسایکلین هەیە چۆ حیفە بەڕاستی تاثیر لە زەوی دەکا و زەویەکە خراپ دەکا. یعنی ڕێژەکەش تۆ بێ حسابی ئەوەی بکەی شارێک ڕەنگ بێ 200 تەن ڕۆژانە کرش ئەوە بکە. ماوەی 5 مانگە کارمەندانی ئەو کۆمپانیایە موچەی مانگانیان پێنەدراوە. چەندان جاریش لە ڕێگای بایکۆتی کارەکانیان و دەربڕینی ناڕەزایی و گردبوونەوە داواکاریان پێشکەش بەلایەنە پەیوەندیدارەکان کردووە. ئێمە لە لیژنەی شارەوانی لە پەرلەمانی کوردستان پێشکەش تێبینیمان هەبووە لەسەرەوەی کەوە کۆکردنەوەی خۆڵ و خاشاک لە سنووری باوڵەی حوزی سۆران یان بە ئیدارەی سۆران ڕاستەوخۆ بە تەنفیز بوو باشتر درایتە کۆمپانیای پاپاگرۆ. وەک کۆمپانیا لە ماوەی ڕابردوودا بە پێی چاودێریەکانی ئێمە پابەندی ئەو گرێبەستە نەبووە کە لەگەڵ حکوومەت و لەگەڵ وەزارەتی شارەوانی کردووە. موچەی کارمەندەکانی لە کاتی خۆی نەداوە و ئامێری پێویستی نەبووە، وەروە کێشەی ریسایکلینیش چارەسەر نەکردووە. ئەمە وای کردووە کە بەردەوام گرفتی کۆکردنەوەی خۆڵ و خاشاک لەم ناوچانەدا هەبێت. ئەو پارەی کە حکوومەتی هەرێمی کوردستان تەرخانی کردووە بۆ ناوچەی سۆران کە دابەش کراوە بەسەر 3 زۆر و ئەم پارەی بۆ ئەو گرێبەستەیە کە لە داهاتوودا لەگەڵ ئەو کۆمپانیا ئەکرێت کە ئەرچی پاکردنەوەی خۆڵ و خاشاکی ناوچەکە ئەگرێتش. ئێستا حکوومەتی هەرێم بە تەرخانکردنی 30 میلیارد دینار لە هەوڵدایە بۆ ساڵی ئایندا لە ڕێگای تەندەری ئاشکرا و چێبڕچی کۆمپانیەکان ئەو گرفتە چارەسەر بکات. سنووری کارکردنی ئەو کۆمپانیایە قەزاکانی چۆمان و ڕەواندز و سۆران و کۆیە و مێرگە سۆرە. بەهۆی چەندان جار بایکۆت و ڕاگرتنی کارەکانی ئەو کرێکارانە ڕێژەیەکی زۆری پاشماوەی زبڵ و خاشاک کۆبۆتەوە و وێڕای ناشیرنکردنی سیمای شەقام و کۆڵان و شوێنە گشتیەکان بڵاوبوونەوەی بۆنی ناخۆشی دانیشتوانەکەی هەراسان کردووە. ئیسماعیل عوسمان، کورسات نیوز، سۆران.